ئێستا لە کۆتایی بەرنامەکە من حەزەکەم پرسیارێ لە تۆ بکەم. ئایا لێرە بە دواویتر هەموو شتێ بۆ مناڵەکە دەکڕی؟ نەخێر. ئایا لە مەودووە کە ماڵەکەی هەیە بە سەریەکە تێگا چاوپۆشی لەکە یا سنوورێکی بۆ دانی؟ ئەبێ سنوورێکی بۆدانی. سنوورەکە چییە؟ بۆی ڕوونەکەیتەوە تۆ کەوتە غەڵەتە شتیوان نەکەی لەو کاتیا پشگیری دایکەکەی ئەویش پێڵێ غەڵەتە. کەواتە لەم کاتیا مناڵەکە ڕقی لە دایکی نابێ و تۆی خۆش بێت چکە ئەگەر ڕقی لێبێ ڕقی لە هەردووکانە بێ هەرچەنگە پاش ماوەیەکتر فێرە بێ کە هەردووکتان لەسەر حەقن ئیتر هاتو هاوار ناکە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕفتارەکانی جوانترە بێت. ئێمەش چیمانێ بە قوربان ینی تۆ ماندوو بوونەوە ئەو هەوڵ و هەرچیەکەی لە دەرەوەی هێنیتەوە سبەی نەخوا نەخواستە مناڵەکە و کەسێتێکی خواروخێکی هەبوو تووشی لادان و سەرڕۆیی بوو تووشی گرفتێکی دەرونی بوو پارەکە و فریایەکەوێ فریای ناکەوێت. بۆیە لەبەرەوە لێرە بە دواوە ئەبێت تۆ لەگەڵ هاوسەرەکە تا یەک جۆر پەروەردەتان هەبێ. جاری وا تۆ لە سەر حەقیە بێ خوشکی من تۆ پشگیریا بکەی خۆسەر نییە جارێت تۆ لە سەر حەق بی. ڕاست ێستا لەو مواقیفانی کە باسێ کرد ئەنی زۆربەی جەنابی لەسەر حەق بووی و لەگەڵ زانست و منطق و بیر و بۆچوونەکان ئێمە شاگونجێ بەڵام هەندێک جار هەیە ئەو لەسەر حەقە. اینجا هەچیە خۆت لە مناڵی لێ مەحروم بووی نابی لە مناڵەکە تا قەرەبی بکەیتەوە. کاک دکتۆر یاریەکانیان دوو سێ هەیەە بڕواێ بە شاخت بێزارە بێ لێزان چی بکە کاک شێرکۆ لە مەودووە خات و نەزانی ڕێژین خان چی بکەن ئەو یاریانەی دوو سێ هەیەە هەر هەمووی کۆکەیتەوە باشە لیانە شاریتەوە لە شوێنێکا داینە چونکە ئێستا هەموو ڕۆژێت تو هەر شتێ زۆر بوو بێزارەبی لی لە بەرچاو دەکەوێت. اینجا هەر مانگی جارێک یەکێک لە یاریەکان بێنە داینەویکێکی تر لابە وەزانێت تازە بۆ هێناوە تازەش نەبێ مانگێکە لی مەحروم بووە لێ بێبەش بووە بە خۆشی و بە دافع و پاڵنەرە و بە حەزەوانی یاری لەگەڵا ئەتوانی وەز معالەجە بکەیت ئەو هەمووی لە بەردەما دامنێت چکە هەر شتێ زۆر بوو بێقیمەتە بێت بێ بەها ئەبێ بەڵامەگەل لێو شادەوە هەڵێ گرت و مانگی جاریکیانە بۆ دانا بەهای زیاتر دەبێ و نرخی زیاتر دەبێ.